ڕۆژی 16 نیسان یادی ڕۆژی ژینگەی کوردستانە. لە کاتێکدا بارودۆخی ژینگەی هەرێم ڕوبەڕووی ئاستەنگێکی بێپێشی نەبووەتەوە، کوالیتی هەوای هەرێم بەهۆی بوونی زیاد لە 2 ملیۆن ئۆتۆمبیل و دووکەڵی بەردەوامی کارگەکانەوە بەرەو خراپبوون دەچێت. ڕێکخراوێکی بۆواری پاراستنی ژینگە ئاماژە بۆ دەکات کە گۆڕینی ماستەرپلانی شارەکان و زۆربوونی یەکەکانی نیشتەجێبوون بە شێوەیەکی بەرفراوان زیانی گەورەی بە ژینگەی کوردستان گەیاندووە. هەرچەنێ بەشێکی هەرە زۆری شارەکان ماستەرپلانی تایبەتی خۆیانەیە، بەڵام بەپێی ئەو بەڵگانە یاخود بەپێی ئەو بابەتانی کە قسەی لەسەرەکرێ بەشێک لە شارەکان ماستەرپلانەکانی دەستکاری کراوە. وەکو چۆن ینی ناکرێت تۆ یەکەیەکی نیشتەجێبوون بێی لە زەویەکی کشتتوکاڵی دروستکەی، یان ئایا چی ئەومان بۆ ئەسەلمێنێکە پارێزگای سلێمانی یاخود هەولێر یاخود شارەکانی تر پێویستیان بەو هەموو شوقە و یەکەی نیشتەجێبوونەیە کێسە لەلایەن کۆمپانیەکانە دروستەکرێ کە بەشێکیان ئێمە بەڵگەمان لایە لە سنووری گوندەکانە ئەم پرۆژانە ئەکرێ کە پێشتر دەیان باخ و ڕەزی تیا بووە. ئەم گۆڕانکاریانە بوونەتە هۆی لە ناوبردننی ڕوبەرێکی زۆری سەوزایی و گۆڕینی هاوسەنگی سروشتی ناوچەکە کە دەرەنجامەکەی لە گەرمبوونی پلەکانی گەرمیدا ڕەنگی داوەتەوە. شارەزانی بواری ژینگە جەخت دەکەنەوە کە هەرێمی کوردستان بەدەست قەیرانی ئیدارەدانی ژینگەیەوە دەناڵێنێت نەبوونی پلانێکی تۆکمەش بۆ پاراستنی دارستانەکان و گەشەپێدانی سەوزایی وای کردو مەترسیەکان قوڵتر ببنەوە. گشتی لە هەرێمی کوردستاندا بابەتی چاودێری ژینگەی هوشیاری ژینگەی هەل لەسەر ئاستی باڵاوە تا خوارەوە لە ئاستێکی وەکو پێویستدانە بەوەی کە ئێمە هەنگاوێنن بەرەو پیسبوونی ژینگەی زیاتر بۆیە هەموو کە ئەمڕۆ ڕۆژی ژینگەی کوردستانە ڕۆژی 16 ینی هەموو کار و چالاکیەکان زیاتر خۆیان لە هەڵمەتێکی نەمام ناشتنان لە هەندێشتی بچوک بچووکە ئەبینەوە ئێمە ناڵێن نەمام ناشتن هەنگاوێکی ینی هەنگاوێکی بچووکە گرنگێکی ئۆتۆ هەیە بەڵام پاراستنیان کە تۆ ساڵانە هەموو ڕێژە نەمامە ئەنێژرێت بەڵام دوو ئەوە نەوشێکە بە ناتوانێت لە هاوینەکە ئیدارە بدرێت بۆیە من دەتوانم بڵێم لە یەک وشە قەیران ئیدارەدانی ژینگەیمان هەیە لە هەرێمی کوردستاندا. شارەزان پێیان وایە تاوەکو مامەڵەیەکی زانستی و جدی لەگەڵ پرسی ژینگەدا نەکرێت یادی 16 نیسان تەنها وەک بۆنەیەکی ڕەمزی دەمێنێتەوە و ناتوانێت ڕێگری لەو کارەساتە ژینگەیانە بکات کە لە ئایندەدا چاوەڕێی ناوچەکە دەکەن. ڕامیار عوسمان کەناڵی پێیام سلێمانی.